بینەران سڵاف ئەف دەمێوە باش و هیڤیا دەمێن خۆش و سەلامەت بووەت خازین خوشحاڵ و بەختەوەرین جارێکدن گەشتنە فەفدوو اتکێوانێ بەرنامێ ئب کوردی ژێر ناو و نیشانێکێل بن تەوەرێم سازان وەک فاکتەر بوو سەر بەخۆبینێ چەندین پرس هەنە مدوێتن ئاراستە بکەین ئەت ناڤاوێ خەڵەکێدا چەوە ئەت چەمکێ سازانێ یانکو ئەت تەوافق هەروەسا چەمکێ هەفرابوونێ یانکۆ ئیجماع بگەهین هەروسا مدوێت بپرسین جوداهی چێت ناوبەرە ڕێکەفتن و سازانێدا چ تشتە مفاو باشیên gihiştina çemkê sazanê çi ne هەروسا مدوێت بپرسین çi dem me pêtivî ib çemkê sazanê heye çawa mifay il çemkê sazanê werbigirîn it çarçûvê ezmûnên welatên cîhanî da çendîn pirsyarên dî dê hêne gengeşekirin digel zorberês mamoste Abdurrahman Sadiq navê xûb navê we xêratneka gerim cenabê Seyda dikim xêr wê Seyda mamoste me divêtin pirsayekî arasteyî cenabê te bikên bizanîn çawa çemkê sazanê yan ku et tewafeq her wesa hefrabûnê yan ku îcma bigehîn û çinêrîneka durust û tendurist me bo vê çendê hevîtin بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ڕوحی ئاین بە ئێمە دەڵێت پێویستە بگەین بەو چەمکانەیەکەوە کۆمەڵگا بەرەو ئارامی و بەرەو پێشکەوتن و بەرەو خۆشی و خۆشگوزەرانی دەبات ئەو میکانیزمانەی کە بەرەو ئەو ئامانجە جوانەمان دەبات بریتە لە ئەزمموی وڵاتانی دنیا لەبەرەوە گوتراوە ئێمە پێویستمان بەوە هەیە سوود لە ئەزمموی مرۆڤایەتی وەرگین هەموو ئەزمموی مرۆڤایەتیش بە ئەزمموی خۆمان بزانین یەکێک لەو زاراوانی کە لەم ساڵانی دوایی زۆر بەکارهێنرێ وەکو تۆ ئاماژەت پێکرد پێی بە کوردی پێ دەڵێن سازان ئەم سازانە بڵێ لە تەرجەمەکردنی وشەی عەرەبی تەوافقەوە هاتووە ئەم تەوافقەش لە تەرجەمەکردنی وشەیەکی دیکەی بیانی ئەجنەبی هاتووە کە کۆنسێنسەسە کۆنسێنسەس کاتێک هاتە ئاراوە کە دەوڵەتان کەوتنە حاڵەتێکی دۆزینەوەی ڕێگەی سێم یعنی چی یعنی دۆزینەوەی ڕێگەی سێم ینی تۆ یان ئەبێ من و تۆ هیچ نەکەین هیچ ئیتیفاقی نەکەین و لە شەڕ ڕابین بە بەردەوامی یان ئەبێ بگەینە کۆڕایەک واتە ئیجماع ئەم لە هیچ ناتوانین بگەین بە ئەنجامێک لەو سەریشەوە بگەین بە ئیجماع هەردووکی ناخۆشە نە ئیجماع ئاسانە ئینسان پێی بگا و 100 لایەن 100 کەس بە ئیجماع بگەن بە ئەنجامێک زەحمەتە نەشگەن بە ئەنجام لە شەڕدا بن ئەویش هەر خراپە کەواتە لەم نێوانەی کە یا سفر یاسەد یان شەڕ و ئاژاوە یان ئیجماع هاتن بۆ دەستەواژەیە کە پێی دەگوترێت دەستەواژەی کۆنسێنسەس واتە تەوافق واتە بە کوردی ئەگەر بشێ گوتراوە سازان ینی چی یانی لە ڕاستیدا کاتێک کە باسی سازانەکەین سازان بریتە تقریبان لە دۆزینەوەی ڕێگەی سێم دۆزینەوەی ڕێگەی سێم نە سفرە و نەسەدە لەو نێوانە ڕێگەیەک دەدۆزینەوە ورد دەیکەین بەچی دەیکەین بە عورفێکی سیاسی ئەم قسەیەمان بۆ چێ بە سوودە لەم ڕۆژگاری من و تۆ دەیکەین بینەر بزانێ ئەمە وەکو جۆرێک لە ڕێنماییە جۆرێک لە یارمەتیدانی حیزبە سیاسەکانی هەرێمی کوردستانە ئەم باسە بۆ ئەوەی حیزبە سیاسەکانمان کە وەکو ناویان حیزبی سیاسیە لەم چەمکە سیاسیانەش بگەن بزانن ئەزمموی وڵاتانی دیکە لە بواری سیاسی بۆیە وڵات تووشی ئارامی بۆیە وڵات ئارام بۆ و لە بارودۆخێکی خۆشدا دەگوزارێت لە ئەوروپا و لە ئەمریکا چونکە حیزبە سیاسەکان زاراوەیەک بە ناوی سازانی سیاسی دەزانن بە ناوی کۆنسێنسەس ئەم کۆنسێنسەسە بووە بە عورفێکی سیاسی دەڵێ مەرج نییە هەموو جار بڕوانی نەژمارە حیزبی یەکەم 50 کورسی هەیە حیزبی دووەم 40 هەیە حیزبی سێم 20 هەیە هەر کەس باسی ژمارە بکە ڕۆژگارێکی دیدێ کە ئەو کات دەتوانین بەو ژمارانە قسە بکەین بەس لە ڕۆژگارێکە کە سێرەکەین بارودۆخەکە تێکە چی ئەگەر تەنها پشت بە ژمارە ببەستین ئەبێ پشت بە کەلتوری کۆمەلگە بەستین کەلتوری کۆمەلگا ئێستا تۆ هەم جۆر لێبێ کۆمەلگە داواکاڵ ئەم حیزبانە بۆ ئاکەن ئەم حیزبانە بۆ ناسازێن بەیەکەوە ئەم حیزبانە بۆچی پەیوەندیان باش ناکەن ئێمە ڕازین بە هەموو بارودۆخێک ئەمانە بۆچی لەگەڵ یەکا پەیوەندیان تەواو نییە کەواتە لە ڕاستیدا کۆنسێنسەس بریتە لە بەڵێننامەیەکی نێوان حیزبە سیاسەکان بریتە لە عورفێکی سیاسی ئەم بابەتە شتێک دروستەکە کە پێوترێت دیموکراسی تەوافقی دیموکراسی تەوافقیش ئەو دەستەواژەیە کە کاتی خۆی کۆنسێنسەس دیموکراسی بە معنایەکی تر ئەمیش ئینتیگرال دیموکراسیە یعنی دیموکراسیەکی تەواوکاریە حیزبەکان زۆر جۆ نادەن بە ژماری نێوانیان و جیاوازیەکانیان دێن یەکتر تەواو دەکەن بەم یەکتر تەواوکردنە ئەمە زۆر بەسوودە لەم بارودۆخەی بە تایبەت ئێستای هەرێمی کوردستاندا کە حیزبە سیاسەکان پەنای بۆ بەرن چونکە زۆربەی وڵاتانی دنیاش کاتی خۆی پەنایان بۆ
کۆنسنسس و تەوافق و سازان بردووە بۆ ئەوەی لەو بارودۆخە خراپە دەرچێت. ئەوە جەنابێت تاماژێ پێ دەدوێت چەندێ نەخوازیتن کە تەنازلێک هەندێک مافێت خۆ ڕێک وایە ڕێک وەکو تۆ باست کرد ئەمە جۆرێک لە تەنازولیشی پێویستە جۆرێک لە هات نەخواری پێویستە پێویست بەوە ناکە وەکو حیساب بوو بیرکاری من ئەوەندە پوینتم لە تۆ زیاترە تو ئەوەندە لە من کەمترە ئەوان ئەبێ بخێنە لەوە ینی بەرژەوەندیان گشتی دوێت تەنازلی هەڕاست مەساڵحێت خۆیت حەز بکەیت مامۆستامە دوو چەمکی دیژی هەنە کە دەبێژن سازان و ڕێککەفتن ڕاستە ئایا جوداهیەک ناوبەرەوان هەردووکەدا هەیە بەڵێ بڕوانە کاتێکە بتوانە ڕێککەوتن جارێکی تر لە زمانی ئینگلیزی بۆ بە ئەگریمنت لە زمانی عەربی وتوانە ئیتیفاق لە زمانی کوردی گوتوانە ڕێککەوتن کاتێکە لە ئینگلیزیا وتوانە کۆنسنسس بە عەربی گوتوانە تەوافق بە کوردی گوتیان سازان جودایی هەیە کەواتە بوو بە جودایی کەواتە ئەگریمنت و کۆنسنسس جیاواز بوو ئیتیفاق و تەوافق جیاواز بوو سازان و ڕێککەوتنی جوداهی چدایە ئەجیاوازێکە لەکوێ کاتێککە ئیتیفاق دەکەین ئیتیفاق بۆ ئەوەیە من و تۆ دوو لایەن سێ لایەن چوار لایەن زیاتر حیزب دەوڵەت ئیتیفاق دەکەین کە دەڵێن ئیتیفاقمان کرد دایمەن ئیتیفاق بریتە لە کۆمەڵە خاڵێک 1 2 3 4 5 6 تا 12 20 ئەڕوا وانە ڕێکەکەوین لەسەر ئەو شتانەی کە پێویستە بیکەین ڕێککەوتن لەسەر ئەو شتانەی کە پێویستە بیکەین تاوان ئەمە زۆرە لە ئەنجامە لەبەر ئەوەی زۆرە هەمووی هەر عادەتەن جێبەجێ ناکرێت زۆر جار کە جێبەجێ ناکرێ ئەگەر پێنجیش لە دە جێبەجێ بکرێ حوت جێبەجێ بکرێ هەر باشە هەر لەبەر ئەوەشە دەبینی ڕێککەوتنی نێوان دەوڵەتەکان ڕێککەوتنی نێوان حیزبەکان زۆر جا دەڵێ ئێمە لە ڕێککەوتنەکەمانە نزیکەی 20 خاڵمان نووسیوە تا ئێستا 3 خاڵمان بەس جێبەجێ کردووە ئاسایی ئەفچەندەهە نە ئاسایی نییە بەس ئەوە بەڵگەیە دەلیلە لەسەر ئەوەی کە لە حاڵەتی زۆربووندا لە حاڵەتی ئەوەی کە پێویستە چی بکەین بنووسین چی بکەین پێویستە چی بکەین زۆر دەبێت کە زۆر بوو یا هەمووی جێبەجێ دەکەین یا هەندێکی جێبەجێ هەر لەبەر ئەوەشە ڕوحی ئاین ئەمە لە ڕوحی ئایندا هەیە بزانە خوا سوبحانەوە وتعالە گە بچیتەوە مەسەلەن ئەمە لە ڕووی ئاینی تەماشایکە وەکو ئەڵقەیەکی پێشوو باسی حرام و حەڵاڵمان کرد وتمان لە قورئانە حرام معدود و محدودە ژمێردراوە و سنووردار کراوە حەڵاڵ نایەتە ژماردن چونکە زۆرە باشە هەر لەبەر ئەوەیە لەم حاڵەتەشە یەکێک لە جیاوازیەکانی نێوان سازان و ڕێکەوتن نامە ئیتیفاق و تەوافق لە ئیتیفاق دەنووسین چ بکەین لە تەوافق دەنووسین چ نەکەین چ نەکەین ئەوەی کە چ هێڵی سوورە چ حرامە ینی ناکوکیان نەهێلن دەین من و تۆ ڕێک دەکەوین دەڵێن ئەوە دەکەین ئەوە دەکەین ئەوە دەکەین ئەمە هەموو چییە ئەمە ئیتیفاق بەڵام لە تەوافقا دێن دەڵێن ئەی هێڵی سووری نێوان من و تۆ هێڵە سوورەکان چییە چ نەکەین دەڵێن نابێ زیان بە بەرژەوەندی کوردستان بگەینی وانە دەڵێن نابێ ئیشوکارەکانی دەوڵەت ناشەفاف بێ نابێ وابێ ئەوە زۆر جا دەبینی دەوڵەتان لەسەر لەم بابەتە کەمە لەم بابەتە یا 2 خاڵدا دەنێن یا 3 خاڵدا دەنێن کەمە لازمە هەمووشی جێبەجێ بکرێ وەکو چی گوتمان وەکو ئەوە گوتمان ینی تۆ لە حاڵەتە ئاینیەکە دەڵێ فاتقوا الله ما استطعتم دەزانی زۆرە خوددا دەزانێت زۆرە بەس ئەمی تر کە نەهی لێ کردو گوتوێتی ئەوە حرامە و مەجال لێ بچی بەلایە لە تەوافقیش ئەوهایە لە تەوافق وەختێ دوو حیزب لەگەڵ یەکدا دادەنیشن قسە دەکەن لەگەڵ یەکدا دوو دەوڵەت دادەنیشن لەگەڵ یەکدا تەوافق دەکەن لەسەر ئەم خاڵانەی کە پێویستە هیچ لایەکمان نەیکەین ئیتیفاق دەکەین لەسەر ئەم خاڵانەی کە پێویستە بیکەین خاڵەکانی ئیتیفاق زۆرە خاڵەکانی تەوافق عادەتەن کەمە نمونەیەکی دیت پێ دەڵێن بۆ ئاسانکاری دەڵێن چێشتخانەیەک 500-600 نەوع خواردنی تێدایە من و تۆ 5 کەسی تر 6 کەسی تر هەر کەسی تر دەچن بۆ چێشتخانە دەمانەوێت ڕێک بکەوین لەسەر ئەوەی چ بخۆین دەبینی ئەگەر عادەتمان 20 بێ 30 بێ 40 بێ چەند زەحمەتە ڕێک بکەوین ئێمە هەمومان چ بخۆین زۆریش ئەوە 600 نوع خواردن هەیە ئەوی دیکەش دەمانەوێت ئەم 20 کەسە ڕێککەون زۆر بە زەحمەت ڕێک دەکەوین کەواتە لەوێدا زەحمەتە بەڵام لەسەر شتێک ئەتوانین ڕێکەوین ئەڵێن هەمومان دەڵێن دەچین ئێمە گۆشتی بەرازی لێبوو ناخۆین ئەڵێن بەس گۆشتی بەراز ناخۆین ئەوانی دی هەرچی خواردنێکی دی هەبوو ئەو خواردنانی دیکە دەخۆین ئەمە چ بوو یعنی لەوەی کە ناخۆین یەک بوو بە ئاسانی دۆزیمانەوە خواردنەکانی دیکەمان بە ئاسانی وەرگرت کەواتە لە باسی تەوافق ئەمە ئەوە سوودی لێ ئەبینین دەوڵەتان لە نێوان خۆیاندا شتێکیان هەیە پێی دەڵێن نا بۆ نمونە دەوڵەتە عەرەبیەکان لە ساڵانی زووترە کۆبوونەوە لەسەر چەند خاڵێک بیکەن عادەتەن زۆر زەحمەت بوو بەس لەسەر چەند خاڵێک کە نەیکەن مؤتەمەرێکە بوو دایانگوت مؤتەمەر اللاءات الثلاثة یعنی کۆنگرەی سێ نایەکە نابۆ ئەوە نابۆ ئەوە نابۆ ئەوە ئەمە دەتوانین
دەتوانین ئەمە جێبەجێ بکەین کەواتە لێرەوە بەمان دەرەکەوێت حیزبە سیاسەکانی کوردستان بۆ ئەوەی ئەم بارودۆخە تێپەڕێنن ڕوحی ئاین پێیان دەڵێ ئەگەر ناتوانن لەسەر هەموو خاڵەکان کۆک بن بۆ ئەوەی چ بکەن على الأقل و بەلای کەمەوە کۆک بن لەسەر ئەوەی سازان بکەن سازان یعنی چی یعنی هەر هەمووتان کۆک بن لەسەر ئەوەی ئەمە مەکەن ئەم سێ خاڵە مەکەن کەوا زیان بە بەرژەوەندی خەڵک دەگرین مەبەستە جانەبێتە ینی ئەستەمە زۆر زەحمەتە کە کۆم ببن سەر ینی شتێکی هەموو وەکو یەک تێبگەهن بەڵام ئاسانە کە بۆ هەندێک تشتان نەکەن یانکو سازان ئاسانترە ڕێککەفتن ڕاستە بەێ مامۆستا بەڕێز دیسان مەدوێت بزانین مفاو باشین گەهشتنا وی چەمکێ ئەم نهال سەر تاخفین چەمکێ هەفگەهشتنەیە و یانکو سازانەیە وای وڵاتان کاتێکە ئەگەنە ئەم چەمکە و چەمکی سازان و کۆنسنسەس و تەوافق لەبەر ئەوەیانە بە پلەی یەکەم ناکۆچی و جیاوازیەکانی نێوان خۆیان یا با بڵێم ناکۆچی و گرفتەکانی نێوان خۆیان نەهێڵن یان بەلای کەمەوە کەمیکەنەوە تۆ خۆ دەبینی ئەم خەڵکی ئێمە و ئەم وڵاتی ئێمە حزبایەتی لە وڵاتی ئێمەدا ینی چۆن ئەڵێ یاساکانی نییە ینی حزب هەیە حزبی سیاسی هەیە بەس سلوک ڕەفتاری حزبی سیاسی نابینین ئێمە چونکە دەبێت ئەم حیزبانە لە نێوان خۆیاندا ڕێککەون لەسەر ئەوەی کە هەتاکەی اختلاف دەبێت اختلاف لەسەر چ دەبێت لە چی شوێن اختلاف پێویستە لە چ شوێن پێویست نییە با جیاواز بین بەڵام با دژی یەک نەبیت کەواتە تۆ دەبینی لە وڵاتانی ئەوروپا حزبیت هەیە ڕاستەوە ئەو پەڕی ڕاستە وانە حزبت هەیە ئەو پەڕی چەپە حزبت هەیە ناوەڕاستە حزبت هەیە ڕاستی ناوەڕاستی پێڵن حزبت هەیە پێی دەڵێن چەپی لای ناوەڕاست هەموو ئەم بیر و بۆچوونە جیاوازانش توانیویانە بە سازان بە تەوافق بە تایبەت لە دوای جەنگی دووەمی جیهانیەوە کە باسی دەکەین ئەمانە گەشتونە بەم چەمکێکی زۆر مرۆڤ دۆستانەیە دۆزیویانەتەوە بە پلەی یەکەم هۆکاری ئەوەی کە پێویستیمان بە تەوافقە لە هەرێمی کوردستاندا لەم قۆناغەشدا ئەوەیە کە کەمکردنەوەی پێکدادانی حیزبەکان نەهێشتنی ئەم هەموو چۆن ئەڵێ گرفت و ئاریشەی کە ئێستا لە نێوان حیزبەکاندا هەیە چونکە وەکو دە چەندین ئەڵقەشا گوتومانە شەقامی کوردستانی شەقامێکی حیزبیە یعنی بتەوێنێتەوێت لە ماڵەکاندا نمونەی یا نوێنەری حیزبەکان لە هەموو ماڵێکدا هەیە یعنی تقریبا نوێنەری 2 حیزب 3 حیزب 4 حیزب هەنەجار 5 حیزبیش لە یەک ماڵدا هەیە آخر کە حیزبەکان بە شەردێن لە ناو ماڵەکانیشدا ئاشتی کۆمەڵایەتی تێک دەچێت کەواتە بۆ ئەوەی ئاشتی کۆمەڵایەتی بەرقەرار بێ و ئاشتی کۆمەڵایەتی پارێزراو بێ پێویست بەوە دەکات بە پلەی یەکەم سوودی کۆنسنسەس سوودی تەوافق سوودی ئەم سازانە سیاسیە بۆ ئەوەیەکە ئەم کێشە و ئاریشە و گرفتانی نێوان حیزبە سیاسیەکان کەم بێتەوە لە بینی خۆیان بۆ ئەوە لەناو کۆمەڵگەش کەم بێتەوە خاڵی دووەم بۆ زانین و ناسینی هێڵە سوورەکان هەر کەس بۆ خۆی دەڵێ فڵانەشت هێڵی سوورە تۆ بۆ خۆت دەتوانی هێڵزبەتوی هێڵە سوورە بەڵام نسبەت بەرامبەروی چەوە زۆر جوانە کەواتە تۆ لە ماڵی خۆت دەتوانی هێڵی سوور بۆ ماڵی خۆت دابنی من دەتوانم بۆ ماڵی خۆم بەڵام لە بینی من و تۆ هێڵی سوور چییە لازمە و پێدویە بێتە دیارکردن هێڵی سوور لە بینی مە چییە ئێستا ئێمە کە تەماشا دەکەین مەسەلەن بەلای کەم 5 حزب لە کوردستانە دەڵێن 5 حزبەکە باش ئەحزابی دیکەش هەیە 5 حزب لە حکوومەتە خۆ بەلای کەم ئەمەی کە ئەمڕۆ ئەم بارودۆخە بەڕێوە دەبا بە ئاستی جیاواز ئەم 5 حزبە بەرپرسن لە ژیانی خەڵک لە گوزەرانی خەڵک وەنیە کەواتە ئەمان بۆ ئەوەی کە لە ناو کۆمەڵگا جەماوەر لە دەست نەدەن حکومڕانی ئەم وڵاتە دەکەن مادام حکومڕانی ئەم وڵاتە دەکەن دەبێت بارودۆخی خەڵک خۆشکن بۆی بارودۆخی خەڵک خۆشبی ئەبێ پێکدادان کەم بێتەوە ئەبێ ئاریشە کەم بێتەوە بەچی ئاریشە کەم دەبێتەوە سنوور هەبێ بۆ ئاریشەدانان سنووردانان هەبێ بۆ ئاریشە بە معنایەکی تر هێڵی سوور هەبێ کەواتە پێویستە حیزبە سیاسەکانی کوردستان چەند هێڵێکی سووری چۆن ئەڵێ کۆنکریتی دابنێن ئەوە سازانە لە ئەنجامدا دەتوانن تێنەپەڕێن خاڵێکی تر لە سوودەکانی تەوافق و سازان ئەوەیە کە بۆ ئەوەی هەڵەکانی مێژوو دووبارە نەکەینەوە هەر کات بچی ئێستا باسی سەربەخۆیی دەکەین کە باسی سەربەخۆیی دەکەین دەڵێن هۆکارە بابەتەکان چیە دەڵێن بەریتانیا نەیهێشت فەڕەنسا نەیهێشت فڵان دەوڵەت نەیهێشت ئەوەمانزانی بەس خۆ ئاریشەی ناوخۆ لە هەموو سەردەمێکە بریتی بۆ لە ناکۆچی نێوان کوردان بریتە لە ناکۆچی نێوان خۆمان ئەو حەزی لەو نەبووە ئەو دژی ئەو وەستاوە ئەو ویستوتی سەربەخۆیی چۆن دەرێ بەدەست بێنێ عشیرەتێکی دینەی هێشتووە هۆزێکی دینەی هێشتووە کەواتە ئەم مێژووە نابێت دووبارە بکەیت تۆ دەزانی دەڵێن ڕاست نییە هەڵەیە کە دەڵێن مێژوو خۆی دووبارە دەکاتەوە مێژوو خۆی دووبارە ناکاتەوە مێژوو خۆی دووبارە ناکاتەوە بەڵکو لەو بۆ لە هەموو شوێنی مێژوو دووبارە نابێتەوە ئەوروپا لە جەنگی دووەمی جیهانیەوە شەڕی کردووە بۆچی لەو کاتەوە تا ئێستا لە ئەوروپا
ئەڵمانیا بەدەستی بەریتانیا بەریتانیا بەدەستی فەڕەنسا فەڕەنسا بەدەستی ئیسپانیا بۆ نایەتە وێران بوون یان کولوێرە تێتە دووبارەکردن ئەوێ ببێت دووبارە بکەن ئەها بەمانایەکی تر ئەگە بڵێن ئەو قسەی ڕاستە بەمانایەکی تر مێژوو لەو شوێنە خۆی دووبارە دەکاتەوە کە مرۆڤەکان نەگۆڕاون هەروەکو خۆیانن ئەگەر ما هەر باپیر بین ئێمە هەروەکو بابی خۆمان بین مانەوە هەمان مێژوو دووبارە دەکەینەوە جارێکی مەفروزە و پێویستە و پێدویە ئێمە چوبینە پێشتر هەنگاوێک چوبینە پێشتر وەکو گلەی و گازاندەمان لە باپیری خۆمان هەبوو گلەی و گازاندەمان لە چۆنەڵێ پێشینانی خۆمان هەبوو پێویست بەوە دەکا کە جارێکی تر ئێمە ئەو مێژووە دووبارە نەکەینەوە ئەوەش چۆنەڵێ خاڵی چۆنەڵێ سێمە خاڵی چوارەم بریتە لە ئەڵێن لە زۆربەی وڵات هەیە ناوێکی لێ دەنێن دەڵێن وڵاتی هاوچێشە هەستیارەکان وڵاتی هاوچێشە هەستیارەکان چەند شوێنێکن وەکو عێراقی ئێستا وەکو هەرێمی کوردستان وەکو لوبناان ئەم شوێنانەی کە تایدا بە زەحمەتی خەڵک فێر بوو بێ بە زەحمەتی فێر بۆ دوای یەک کەس بکەوێ بە زەحمەتی لە هەندێک شوێن خەڵک فێر بووە دوای یەک حزب بکەوێ بە زەحمەتی خەڵک فێر بووە دوای یەک ڕێباز بکەوێ ناتوانانی ئەچ بکەین لە کۆتاییە چ بکەین لە کۆتایی ئەم جۆرە وڵاتانە پیانەوترێ وڵاتی یان شوێنی یان وڵاتانی خاوەن هاوچێشە هەستیارەکان هاوچێشی هەستیار ئەوەیە کە بە پۆینت و بەوە نایەتە چارەسەرکردن من بڵم بەشی من دێ و بەشی تۆ ئەوەندەیە وەکو تۆ گوتت هەندێک تەنازول دەکا هەندێک دێتە پێش هەندێک دەچێتە دووە لە ئەنجامدا کۆک دەبین سازان دەکەین لە نێوان خۆماندا ئەو هاوچێشە هەستیارانی کە هەیە دەبێت دەستی پێوە بگرین هەر لەبەر ئەوشە دەبینی ئێستا تەنانەت لە نێو لە هەرێمی کوردستان دەبینی لە نێو یەک حیزبی سیاسی جاری وا هەیە هەر بە تەوافق هەڵبژاردن دەکەن هەندێک دەکشێنەوە هەندێکی دیکە لیستێک دروست دەکەن و دەنگ بەو لیستە دەدەن یا لە سندیکاکانی هەری بەرژەوەندی گشتی ئەبینی سندیکای ڕۆژنامەنووسان زۆرجار لە بینی یەکێتی زانایان لیستێکی گشتی دروست دەکەن و دەنگ بەو لیستە دەدەن دەزانن ئەمە باشترین حاڵەت نییە بەس ئاشتیمان بۆ بەرقەرار دەکا بەس سەقامگیریمان بۆ بەرقەرار دەکا ئاشتی کۆمەڵایەتیمان بۆ دروست دەکا شەڕ ناکەوێتە نێوان هاوڵاتیان شەڕ ناچێتە نێوان ماڵەکان و کۆڵانەکان ئەمە کارێکی باشە خاڵی دیکە ئەوەیە کە لە ڕاستیدا دەرباز دەبین لەوەی کە چۆن ئەڵێ دەرباز دەبین لەو قسەی کە ئەوەی لەگەڵم نەبێت دوژمنی منە یعنی ئەمە حاڵەتێکی وا هەیە لە حاڵەتەکەی دیکە تۆ لەگەڵ من نیکەواتم دژی منی ئەم حاڵەتی تەوافق وا ناڵێ حاڵەتی تەوافق دەڵێ حزبی گەورەبی یا حزبی بچووکبی کورسیت زۆر بێ یا کورسیت کەم بێ چۆن دەڵێ لە ئاستی نێو جەماوەردا جەماوەر زۆر بێ یاخود کەم بێ لەبەر بەرژەوەندی گشتی چۆن دەڵێن لە نێو کاتژمێرێکدا سەعاتی دەستی یا سەعاتی دیوار یا هەر جیهازێکی تر دەڵێن بریتە لە پارچەی گەورە و پارچەی بچووک هەندێک جار ئەو پارچە بچووکە نەبێ تۆ جیهازەکەت دەوەستێ مەگەر ئێستا تۆ لە پەرلەمان دەکەوتەوە حکوومەتی ئیتیلافی دروستکەی ئەو حکوومەتە ئیتیلافیە چەند پێویستی بەوە هەیەکەوە لە کوردستانە 56 دەنگی ئەبێ بۆ کۆبێتەوە یخۆ تۆ ئەو کاتە پێویستیت بە یەک کورسی ئەبێ یەک کورسی نەبێ ناتوانانی کەواتە لێرە بۆ دەرەکەوێ گەورە و بچووکی نامێنێ لە مەسلەی تەوافقی سیاسی باسی گەورە و بچووکی نامێنێ هەمومان گرنگین هەستەکەین هەمومان گرنگین هەمومان پێویستین بۆ ئەو وڵاتە خاڵی کۆتایی لەم بابەتاوەیەکە هەر هەمومان لەگەڵ ئەو مەرجعیاتە یا بەمانایەکی تر بڵێم ینی لەو شوێنانی کە زەحمەتە خەڵک دوای یەک مەرجع بکەوێ ئەڵێ مەرجعی ئێمە پەرلەمانە ئەدی هەموو کەس بە قسەی پەرلەمان ناکە وانە ئێمە جاری وا هەیە دەناڵ حزبێکی سەرەکی هەیە هەموو کەس بە قسەی حزبی سەرەکی ناکە لە ئەنجامدا کۆمەڵێک مەرجعاتێکمانێ وەکو پەرلەمانی مەرجعەیەکمانێ وەکو سەرۆکی هەرێم مەرجعاتێکمان هەیە وەکو مەرجعیاتی نێو کۆمەڵگە ئەم مەرجعیاتی نێو کۆمەڵگە و سەرۆکایەتی هەرێم و پەرلەمان و هەموو ئەمانە بەیەکەوە کۆمەڵێک لە مەرجعیاتن بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوەی ڕێز لە هەمووی بگری دێن بۆ پەنا دەبێنە بەر تەوافقی سیاسی مامۆستا جەنابێتە ئەماژەدا مێژووە کوردی کە زۆر جار ناکۆکیت ناوبەرێدا دروست بووین و بالفعل واقعی کوردی دانی ساڵانت نوتێ کە شەڕێکی براکوژیە نەخازراوی دروست بووی بەڵام شیا یانکو کاری وێ ناکۆکیت نافخۆدا ڕابکەن ئب سازانێکێ وەکو ئەڤڕ ئەم بەحسکەین بۆ ئەڤڕ واقعی نها ئەم تێدا جین مامۆستا چەندە گرنگ و پێتەویە ئەف ئەخلاقی هەیە ئەف ڕەوشتی هەوەیە کول سەردەمی خۆکری بۆ ئەڤڕ بگێرمتر گەرم و گەڕمتر یعنی ئەف لایەنە بگەهنە ئێک جارێک ڕاستە تۆ بڕوان یەکێک لەو سەروەریانی کەوا ئێمە لە خەڵکی کوردستان هەمان بووە ڕوحی ئاینی تێدا بەرقەرار بوو بەری کوردستانی بوو دەبینی بەری کوردستانی ڕاست و چەپ چۆن دەڵێ ئیسلامی و یعنی علمانی بەو ناوانە کە من حەزیشم لێ نییە بەڵام وا دەڵێن لە هەرێمی کوردستاندا ئیدی بە ئاراستە جیاوازەکان لە هەرێمی کوردستاندا تۆ بینی شتێک دروستە بێ بە نێوی بەری کوردستانی و سەرکەوتنمان بەدەستێناوە
لە نێو هەرێمی کوردستاندا تۆ هەست دەکەی هەموو ئەو کاتانەی تەوافقمان هەبووە و ڕێکەوتنامەی استراتیژیمان هەبووە و پەیوەندیەکان لە نێوان حیزبەکاندا پەیوەندیەکی گشتی بووە دوور بووە لە بەرژەوەندی تایبەت بەرژەوەندی گشتیان ڕەچاو کردووە ئێمە چوونەتە پێش هەموو ئەو ساتانەی کە شەڕمان بووە لەسەر بەرژەوەندی تایبەت و لەسەر حسابی کورسیەک و دوان و چە پەنجاویەکە و چێچولونەوەی ئەو بابەتانە شەڕی خوێناویمان ئەنجام داوە بە خۆشمان چارەسەر نەکراوە بە چەندین لیژنەی داکۆچیکار لە ئاشتی و بەرقەرارکردنی ئاشتی چارەسەر نەبووە بەنامان بردوۆتە بەر وڵاتانێک وەکو تورکیا وەکو ئێران وەکو فەڕەنسا وەکو درۆگیدار لە ئێرلندا تا لە کۆتاییدا ئەمریکا بۆمان چارەسەر دەکەن کەواتە قسەکەی تۆ ڕاستە ئەمڕۆ پێویستیمان بەو ڕوحەیە کە ئاینی ئێمە لێمان داوا دەکات کە ڕوحی تەوافقمان بەیەکەوە هەبێت ئەرزیەت هەیە بۆ چەندێت بۆچی هەیە ئەرزیەت هەمیشە هەیە ئەو ئەرزیەتە کۆمەڵگە دروستی دەکە حیزبە سییان کۆمەڵگەی کوردەواری هەنگاوێک لە پێش حیزبە سیاسەکانە کۆمەڵگەی کوردەواری زیرەکترە لە هەستکردن بە مەترسیەکان نبینی تۆ تەماشای کەناڵەکان کە تەماشای خەڵکە مایک بۆ هەر هاوڵاتیەک ڕدەگری سێرەکەی هاوڵاتی کوردستانی زۆر هەستیارترە زۆر ئاگادارترە لە مەترسیەکان لە هەندێک لە سیاسەکان ئەو دەڵێ بارودۆخمان خراپە ئەو دەڵێ بارودۆخ ئاوا دەڕوا ئەو دەڵێ ئێمە بەرەو سەربەخۆی دەڕۆین پێویستە باری گوزەرانی خەڵک چاک بێ پێویستە موچە لە کاتی خۆی بدرێ پێویستە ئاشتی کۆمەڵایەتی بەرقەرار بێ هاوڵاتی ئێمە زیرەکە کەواتە مامۆستا جەنابێتە چەند تەکەزیلوی چەندێت کەتن بۆ ئەڤڕ و نهایە باشووری هەرێما کوردستانی و گشتی بوو سەرتانسەری بەشەریەتی دنیای بۆ ئەڤڕ و چەند یعنی پێویستی چەند کێ سازانێ هەیە کە بچنە دوێ قۆناغا هەدا بەڵێ با سوود لە ئەزمونێک وەرگین ئێمە بەرەو سەربەخۆیی بچین دەبێت لەگەڵ چوون بەرەو سەربەخۆیی چۆنەڵێ ناوخۆی خۆمانمان ڕێخست بێ نمونەیەکت بۆ بڵێم ئێمە دەزانین ئەمریکا سەربەخۆیی وەرگرت لە 1976 ئەمریکا وەختێک کە سەربەخۆیی وەردەگرێ ئەم سەربەخۆبوونا ینی چۆنەڵێ بەیاننامەی یان جارنامەی ئیعلانی ئەم سەربەخۆیە کە دەنووسرێتەوە و باز دەکرێ و باسی سەربەخۆیی دەکرێ لە بارودۆخێکدایەکەوە ینی جاخت کراوەتەوە تاکید کراوەتەوە لەسەر ئەوەی کە پێویستە بارودۆخی نێوخۆی ئەمریکا ڕێک بخرێ بڕوانە کاتێک کە دەبینی سەرۆکی سێمی ئەمریکا سەرۆکی سێمی ئەمریکا تۆماس جێڤرسۆن دوو خول حکمی کردووە لە 1970 بۆ 1970 من لەو شتانی کە پێی معجب بووم سەفەرێکی ئەمریکام هەبوو لە 2023 کاتی وەزیری ژینگە بووم ڕاوێژکارە ئەمریکەکەی وەزارەتم لەگەڵا بوو وتی با بچینە مۆزەخانەی واشنگتن لە مۆزەخانەیە ئەو شوێنانی پێنیشاندەم کە سەرۆکەکانی ئەمریکا بە خۆیان و شتومەکەکانیانەوە و ناویان و وێنەکانیان و ناوی خۆیان هاوسەرەکانیان ژیان نامەیان شتومەکەکانی ناوماڵیان ڕێکخراوە ئەوەتی ئەمەی تۆماس جێڤرسۆن پێنیشانەندەم تەماشاکە یعنی ئەوەی تۆماس جێڤرسۆن سندوقێکی بچکۆلە لەگەڵ قەڵەمێک گوتی ئەو کاتێک کە سواری ئەسپەکەشی بووە لە شەڕی سەربەخۆییدا بەشداری کردووە لەو کاتانەش لە ناو هەگبەی ئەسپەکەیدا چی هەبووە ئەم سندوقە بچکۆلە هەیە ئەم قەڵەمە هەیە ئەم کاغەز و وەرەقانە هەیە چ نووسیوەتەوە چ بکرێ بۆ سەربەخۆیی چۆن سەربەخۆیی وڵاتی خۆمان دەست بخین چۆن ئێمە بتوانین سەربەخۆ بین چۆن ئەمریکا دەتوانێت سەربەخۆ بێ ینی لەلایەک لە نێو شەڕ بۆ بەرەو دەستخستنی سەربەخۆیی لەگەڵ بەریتانیا لە عینی وەختیشا لە خەمی نووسینەوەی ئەو ڕێنمایانە بۆ کە بەرەو سەربەخۆییمان دەبە جادەی گوت سێ خاڵی سەرەکی نووسیوە گوتوەتی ئەوەی کە وتم تەوافق دەڵێ ئاگاداری ئەم سێ خاڵە بن ئاگاداری ئەم سێ خاڵە بن کاتی ئەمریکا بەرەو سەربەخۆیی دەچێت خاڵی یەکەم دەڵێ داواتان لێ دەکەم بە هیچ جۆرێک لە نێوخۆدا پەنانە بەنە بەر شەڕی ناوخۆ ئەوەی کە گوتمان هێڵی سوورە هێڵی سوورە دەڵێ ئێمەی ئەمریکی بۆ ئەوەی سەربەخۆ بین لە بەریتانیا پێویست بەوە دەکات بە پلەی یەکەم هەر هەمومان تەوافق بکەین سازان بکەین لەسەر خاڵی یەکەم کە هیچمان پەنانە بینە بەر شەڕی ناوخۆ هیچمان دژی ئەوی دیکە چەکەڵ نەگرین هیچمان دژی لایەنێکی دیکە شەڕ نەکەین ئەمە خاڵی سەرەکیە خاڵی دووەم دەڵێ هیچمان سازان بکەین لەسەر ئەوەی کەسمان و هیچ لایەنێکمان و کەسمان و هیچ ویلایەتێک دژی ویلایەتێکی تر هیچ ئەمریکێک دژی ئەمریکەیەکی تر لەم قۆناغەدا لەم کاتەدا یەکتر تاوانبار نەکەین یەکتر تاوانبار نەکەین کەس نەڵێ خەتای ئەوە کەس نەڵێ خەتای ئەوە ئێستا کاتی تاوانبارکردنی یەکتر نییە ئێمە بەرەو سەربەخۆیی دەچین ئەم سەربەخۆیە وامان لێداوە دەکاکە ئەم چۆنەڵێ قۆناغا تێپەڕێنین هەڵەکانمان گرفتەکانمان ناوکۆچەکانمان ئێستاکە هی ئەوە نییە ئێمە دانیشین یەکتر تۆمەتبارکەین چێ کەم تەرخەمە و
چێ باشی کردو و چێ خراپی کردووە. خاڵی سێم دەڵێ پێویستمان بەوە هەیە ئەو ڕەخنانەی کە هەمانە لە ئەمریکا ئەو ڕەخنانەی کە هەمانە لە ئەمریکا هەڵی گرین بۆ دوای سربەخۆی پاش ئەوەی کە سربەخۆیی بەدەست دێنین ئەو ڕەخنانە. خاڵی سێم دەڵێ ئەو ڕەخنانەی کە هەمانە لە ئەمریکا لە خۆمان هەڵی گرین بۆ دوای سربەخۆی کە سربەخۆیمان بەدەست هێنا ئیدی دوای ئەو دەتوانین هەمومان ئەم ڕەخنانە جێبەجێ بکەین. جاڵێ لەم بابەتە نمونەیەک دێنێتەوە دەڵێ ئەگەر ئاگرێک لە ماڵی هەر کەسێکمانە کەوتەوە ئاگرێک لە ماڵی هەر کەسێکمانە کەوتەوە و ئاگرەکە بە پەرە دەسێنێ و پەل دەچێشە و دەڕوا بۆ شتەکانی دیکە لەو کاتە وەختی ئەوە نییە بڵێ وەرە فلانە کەس ئەو ئاگرێت لە ماڵی تۆ هات قەتای تۆ بوو تۆ ئاگرت کردەوە نا لە ماڵی تۆ هات نا لە پشتەوە هات نا لە پێشەوە هات لە سەری هات لە خوارێ هات وەختی ئەومان نێ ئێستا دەڵێ دەبێ ئاگرەکە بکوژێنینەوە ئاریشەکە نەهێڵین گرفتەکە نەهێڵین پشتی ئەوەی ئاگر کوژا دەست خۆش مامۆستا شەوە چەمکێ مفایە عفوەن چەمکێ سازانێ وەربگرین چارچووێ ئەف ئەزمونین جەنابێتە ئاماژە پێدای وڵاتین جیهانی بەدوێتم بزانین چ شێواز و دانوستاندنێک دێمەگەینتە vê خاڵا جەنابێتە ئاماژێ پێدەتن بەڵام پشتی ناوبڕێ مەدوێت گوهداریە بەرسێ بکەین بێرەنن ڕێزدار پشتی vê navbirê dê گوێبیستی بەرسەوە مامۆستای بین دوور vê pisyara me ئاراستە کردی ببینم خێر. تەماشەوانان جاردن سەلاف پرسیار ماڕاستەی جەنابێ مامۆستای کرد چ شێوازێ دانوستاندن و دیالۆگێکێ دێمەگەینتە چەمکێ سازانێ بەڵێ مامۆستا مەدوێت گوێبیستی لە دوای بزانە کاتێک کە شەڕ دەبێت لە پشتی شەڕ بارودۆخ تێک دەچێت ئەبێت خۆمان ڕێکخینەوە پشتی شەڕی جەنگی دووەمی جیهانی 1945 تا ساڵی 1970 ئەوە ناکات تقریبان 34 ساڵ وا دەکات 34 ساڵ دەکات گەلک زۆرە بڕوانە ئەو کات هەتا ئەو کات ینی بەریتانیا گوتی ئێمە پێویستیمان بە سازانە حزبی گەورە هەیە حزبی بچووک هەیە بەڵام پێویستیمان بۆیە حکوومەتەکانمان کە دروستی دەکەین حکوومەتی ئێتیلافی بن کە فراوان بێ هەمومان بەشداری تێدا بکەین کەسمان نەکەوێتە دەرەوەی بەرپرسیارەتی هەتا بارودۆخ چاک دەبێت بارودۆخ تاتشەر گوتی لە 79 گوتی ئیدی بەسە لە 79 پشتی 34 ساڵ لە جەنگی دووەمی جیهانی ئیدی اینجا حکوومەتی زۆری نەیان دروست کرد حزبێک یەکەم دەبێ بە تەنیا با حکوومەت دروستکە و اینجا ئۆپۆزیسیۆنمان هەبێ هەر ئەوەیە بینی زۆربەی وڵاتەکانی ئەوروپیش کاتی خۆی ئەڵمانیا شەر بە هەمان شێوە تەوافقێک و سازانێکەیە پێی دەڵێن تەوافقی هۆڵندی جارێکی تر ئەوانیش سندیکاکانی کرێکاران و ئەوانە ئەو بارودۆخیان وروژان کەوا پێویست بەوە دەکا لە دوای شەڕ ئەو سەردەما جارێکی دی هۆڵنداش پەیڕەوی ئەم جۆرە چۆنەڵێ تەوافقی کرد کە پێی گوت تەوافقی سیاسی ئەمە هەر بە شێوازێکی سەرەکی لە وڵاتانی ئەوروپی پێی دەڵێن پۆست وۆر پۆلیتیکال کۆنسنسس یعنی سازانی چۆنەڵێ سازانی سیاسی دوای جەنگ سازانی سیاسی دوای جەنگ تۆ ئێستا دەبینی ئەمەش لە هەرێمی کوردستاندا لە دوای داعش شەڕی داعش شەڕێکی گەورەیە 3 ساڵە کردومانە ئێستا دەبینی پشتی شەڕین لەم پشتی شەڕە جارێکی تر پێویستیمان بە سازانە جارێکی تر پێویستیمان بە تەوافقە بۆیە دەبینی ینی وەکو گوتم کاتی خۆی دەڵێم لە ئەو حکوومەتە ئێتیلافی ئەنگیلا مێرکل دروستی گرگوتی ئەرکی گەورە شانی گەورەی دەوێت ئەم حیزبانش دەبێت شانیان گەورە بێ لە بەرامبەر ئەم ئەرکەیە بەلجیکاش دەبینی لەو سەری ئەو سەریە بینی مەسەرەن حیزبی ئاینی تێدایە حیزبی تێدایە لیبرالە حیزبی تێدایە تندڕەوە حیزبی تێدایە سۆشیالیستە حیزبی تێدایە لیبرالە بەڵام لەگەڵ ئەوەشتا هۆکاری پێکەوە سازان هۆکاری پێکەوە کارکردنی بەلجیکەکان لەنێو خۆیاندا بریتێ لەم چەمکی سازانە لەبەر ئەوەیە لە دوای جەنگی دووەمی جیهانیشەوە بینی زۆربەی وڵاتانی ئەوروپا ڕویان لە سازانی سیاسی کرد زانیان لە دوای جەنگ تا ماوەیەکی دوور درێژ پێویست بەوەکە لەسەر سازانی سیاسی بڕۆن هەمویان گەورە بچووک لە حیزبایەتیە نەخوێننەوە زۆر هەمویان بەشدار بن تێدا ئەمەش پێمان دەڵێ جارێکی تر ئەی ئەو کاتە بە پێی یاسای حیزبەکان و دەنگەکان چی لێ بکەین ئەمە جارێکی تر لە سەدەی حەڤدەوە مۆنتسکیۆ کتێبی ڕوح القوانینی هەیە ڕوحی یاسا دەڵێ دیموکراسی تەنها بە یاسا ناچێ بڕێوە ئەخلاقیشی پێویستە دیموکراسی وەک یاسای پێویستە لە پاڵ یاسا ئەخلاقیشی پێویستە
جا ئەم ئەخلاقا چێتە خانەی ئەو سازان بەڵێ مامۆستاوە کە دیار ئەف چەمکێ سازانێ و جەنابێتە دەستپێکیژی ئاماژە پێدا کە چەمکێکی ئەجنەبیە وان پەیڕەو یا پیکریت ناوە ژیانە خودا و یاکرێ پراکتیزەکردن ناودارên wan zanayên wan felasîfê wan çawa behsî vî çemkê kiriye ڕاستەکەی زانکۆیەکی زۆر مەزنی جیهانیمان هەیە کە پێوتری هاروارد هاروارد ڕێسایەکی هەیە ینی قاعیدە ڕێسایەکی پێوتری ڕێساکانی هاروارد بۆ دانوستان ئێستا حیزبە سیاسەکانی خۆمان بیاوێ سازان بکەن نابێ دانوستان بکەن نابێت لەگەڵ یەک دانیشن ئەم پێنج ڕێسایی کە پێدەوترێ پێنج ڕێساکەی هاروارد بۆ دانوستان ئەمە کتێبێکە بە ناوی ڕۆجەر فیشەر کتێبێکی هەیە بە ناوی گێتینگ تو یەس یعنی چۆن دەگەین بە بەڵێ ئێستا حیزبەکانی ئێمە پێویستە بیخوێنەوە حیزبەکانی ئێمە پێویستە بیخوێنەوە چۆن بە ڕێسا بە پێنج ڕێساکەی هاروارد چۆن ئەتوانین سازانی سیاسی بکەین چۆن حیزبە سیاسەکانی ئێمە بەپێی ئەم پێنج ڕێسایە دەتوانن بگەنە گێتینگ تو یەس بگەن بە بەڵێ بۆ سازان چۆن ئەو پێنج ڕێسا چیە ئەو پێنج ڕێسایە بڕوانە ئیسرائیل و مصری ئاشت کردوێتەوە ئەو پێنج ڕێسایە لە ساڵی 1970 سادات و بێگن ئیسرائیل و مصری پێ ئاشت کرایەوە بەو ڕێسای هاروارد ئیشان کرد کۆمەڵێک ئەمریکی هاتنە دەست بەسەرکردن و دیلکردن لە باڵیۆزخانەی ئەمریکا لە تاران لە کاتی شۆڕشی ئیسلامی سەرکەوت لە ساڵی 79 چۆن ئەمریکا توانی ئەوانە سەرخا بە پێنج ڕێساکەی هاروارد توانی دانوستان بکە لەگەڵ ئێران ئەمریکا و ئێران شەڕیشیان بوو توانی لە ساڵی هەشتا ئەوانە ڕزگارکە لە ساڵی هەشتا توانی ئەوانە لە ئێران ڕزگارکە ڕێساکان پێنجن یەکەم خاڵی دەڵێ کاتێککە دانوستان دەکەین لە پێناوی گەیشتن بە بەڵێ و لە پێناوی گەیشتن بە سازان زۆر گرنگە بیر لە ئێستا و ئایندە بکەینەوە بیر لە ڕابردوو نەکەینەوە ئەگە بچینە باسی ڕابردوو چارەسەر تێک دەچێت کەواتە خاڵی یەکەم دەڵێ پێویستمان بەوە هەیە ئێمە بین لە ئێستادا بژین بۆ ئایندە لە ئێستادا بیرکەینەوە بۆ ئایندەی گەلەکەمان نەچینە ڕابردوو لە ڕابردوو چیمان کردو چی کرا و چی نەکرا و چی نەکرا بۆ شێوازە خاڵی دوم دەڵێ ئەبێت جیاوازی بکەین لە نێوان کەسەکان و کەیسەکان چەند وردە کەسەکان و کەیسەکان کەیسی مەچی ئێستا دەڵێن پەرلەمان کاران نییە بێت کارێکینەوە دەست پێ بکاتەوە ئەمە کەیسە یەکێکە لە کەیسەکان دەڵێ فلان یاسا ئەمە کەیسە ئەی کەسەکان بریتین لە فلان و فلان و فلانی نێو ئەو حیزبە فلان و فلانی نێو ئەو حیزبە ڕێسای هاروارد بۆ دانوستان دەڵێ لەگەڵ کەسەکان نەرم بن لەگەڵ کەیسەکان تند بن لای ئێمە لە کوردەواری عکسە لەگەڵ کەسەکان توندین ئەو جوێن بەوەدا ئەو جوێن بەویترەدا لەگەڵ کەیسەکان نەرمین مرۆڤیش خوێن و گۆشتە کاتێ من و تۆ بمانوێ بگەین یەک کۆمەڵ هەستی یەکترمان بریندار کردووە و جوێنمان بە یەکتر داوە ئەخر درەنگ چۆن ئاشتە بینەوە کەی ئاشتە بینەوە کەواتە ئەم بابەتانە بێ بە کەسی نەکرێت ڕێسای دووەمی هاروارد دەڵێ جیاوازی بکەن لە دانوستانە کاتێ دانوستان دەکەن لە نێوان کەسەکان و کەیسەکان لەگەڵ کەسەکان نەرم بن بە قسەی خۆش لەگەڵ کەیسەکاندا تند بن یعنی ئەو کەیسە با بچێتە پێش ینی بە معنایەکی تر جوان لەگەڵی بڕۆنە پێش خاڵی سێمەڵێ لە کاتێکدا ئێوە دانوستان دەکەن کێشەتان هەبووە لەسەر چەند خاڵێکی سەرەکی ئەو خاڵە سەرەکیانە کە کێشە و ئاریشەی لەسەر دروست بوو کێشەی لاوەکی دروست بوو نەچن چارەسەری کێشە لاوەکەکان بکەن وەرن کێشەی چارەسەری کێشە سەرەکیەکان ئاریشێ باشە بڵین ئێمە لەسەر کاراکردنی پەرلەمان و یاسای سەرۆکایەتی تێکچوینەوە نیە ئەمە سەرەکیەکەی وایە پشتی ئەوە لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵایەتەکان جوانمان بەیەکداوە نابێت لە دانوستان بین بڵین ڕاگررتنی تانەوتەشەری تۆڕە کۆمەڵایەتەکان ئەوە ئەنجام بوو بۆ ئەو پەیوەندی خراپەی نێوانمان با بین ئەوی تر چاکەینەوە کێشە سەرەکی و ئاریشە سەرەکێکە کە چاک بوو پەیوەندیمە چاک بوو ئاشت بووینەوە لە ئەنجامدا ئەوی تر نامێنی نەچین بەلاوەکەکانەوە خەریبین خاڵی چوارەم دەڵێ ئەمە پێویستیمان بەوە هەیە پێوەری بابەتیمان هەبێ یعنی چی ئەڵێ پێوەری بابەتیمان هەبێ بۆ ئەوەی کە بزانین ئێمە چوینەتە پێش یان نەچوونە پێش ینی هەر لە خۆی وەرکەس نەڵێ ئەم دانوستانی کردمان فاشل بوو یەکێکی دی دەڵێ وەڵام دانوستانە سەرکەوتوو بوو دەبێت پێوەرێکی بابەتیمان هەبێ هەمومان لەسەری کۆک بین کە ئەم دانوستانە بپێوین 1 2 3 4 5 بەو پێوەرە تا بڵێن دانوستانەکەمان سەرکەوتووە زۆرجا دەبینی دوو حیزب دانوستان دەکەن کە دێنە سەر چۆن دەڵێ قسەکردن بۆ میدیاکان دەبینی قسەکانیان تۆزە لە یەک ناچێت ئەو دەڵێ زۆر ئیجابی بوو زۆر باش بوو ئەوی دیکە دەڵێ نەگەشتین بە هیچ بە چی پێوەرێک ئەو پێوەری خۆیەتی ئەوش پێوەری خۆیەتی
لازمە پێوەرێکی بابەتیمان هەبێ نەک پێوەری کەسی. خاڵی کۆتایی لە پێنج ڕێساکەی هارڤارد گێتینگ توێس بۆ گەیشتن بە بەڵێ بۆ گەیشتن بە چۆنەڵێ ڕێکەوتن و سازان دەڵێ پێویستیمان بەوە هەیە لەو کاتەی ژمارەی کێشە سەرێکەکان چەندن ئەوەندەش چارەسەر بدۆزینەوە، پلانی بیمان هەبێ پلانی سیشمان هەبێ کە دەچین بۆ دانوستان ئەوە نییە بڵین لەگەڵ دوژمن دانیشتوینە بڵێن یان ئەوە یان ئەوە نییە، شتیوان نییە. لە ئەنجامدا پێویستیمان بەوە هەیە هەمیشە پلانی بیمان هەبێ، پلانی ئەی سەری نەگرت پلانی بی سەری نەگرت پلانی سی. مامۆستا پێشی vê پرسیارê arastayî canavê te bikim min pirsiyareka din arastayî canavê te kir ke erdiyet û waqil Kurdistan heye ev çenda het cîbecî bî canavê te bersiv da gotî belê heye. Belam heman dem de ev her pênc rêsayî canavê te amaje pêdayî hemî parakdûsin ber û vajî vê çendê ne. Erêdî çawa em şeyin berawerdiyekê navbera vê çendê. بەڵێ ئاسانە کاتێک کە دەڵێن ئیرادە هەبێ، ینی ئیرادە هەیە جەویسا لە کوردستان هەست دەکەی ئەم قۆناغی من و تۆ قسەی تێدا دەکەین ئەم قسە خێرانە دەکەین بۆ ئەومانەکە ئیرادەیەکی خێر هەیە، نیەتێکی باش هەیە لە ڕووی ئاینی وەکو دەڵێن، لە ڕووی سیاسی دەڵێن ئیرادەیەکی باش هەیە بۆ ئەوەی کە ئەم خاڵانە تێپەڕێنین. ئەمەش زۆر قورس نییە کە باسم کرد، ینی ئەم پێنج ڕێسایە ڕێسایەکی جیهانیە. تەنانەت ئێمە بۆچی زۆر جار دەچین کۆمپانیایەک دێنین کارێکمان بۆ ئەنجام بدە، ینی لەکردنەوەی ئەم ستۆدیۆیانە لەکردنەوەی ئەم کەناڵانە خۆمە زۆر جار سوود لە وڵاتەکان وەردەگرین وانە خۆ دانوستانیش ڕتمی خۆی هەیە، دانوستانیش چۆن دەڵێ ینی پەیمانگای خۆی هەیە. ئێمە دەکرێت لەمانەش جارێکی تر سوود لە خاوەنی ئەو وەرگین، دەکرێت سوود لە هارڤارد خۆی وەرگین بڵێن کاکەوەرە ئاریشەی مەچارەسەر. مەبەستا تەمام مستاگەر مەشیات قۆناغەکە شەڕەنگێزیەدا و براکوژیەدا خود دەرباز بکەین ئەڤڕوو چ کوشتنیش دروست نەبووە تشین ئاسانتر vê qonaqê derbas bikin. Destxweş mamosta giyan me diviya pirsekadî arasteyî canavê te bikên çawa çemkê sazanê civakî kurdewarî da bihête bercestekirin yanî tinê nezeriyat û tîwêrî nebin ew ê rûj helat behs bikein ev da bên behsî kurdewariya xwe bikin. ئەو قسەی باشە لەبەرەوەی ئێمە شەوکو لە بواری ئاینیش دەڵێن تێگەشتنی کوردانە لە ئاین، ینی ئاین دەقەکان دەخوێنینەوە بە تێگەشتنی کوردانە. چەمکە سیاسەکانیش هەروایە، چەمکە سیاسەکانیش وەکو ئەوجا باسمان کردوتمان بلیندا لویسی جێگری باڵیۆزی بەریتانیا لە بکوردینن گوتمان ئەو جارێکی تر ئەگنسماکی قونسولی بەریتانیای پێشوو لە هەرێما گوتیان ئێوە بە شێوازێکی کوردی ینی سیاست بکەن، بە شێوازێکی کوردی و چارەسەری کوردی بدۆزنەوە. لەبەرەوە هەمیشە ئەم چەمکانە ئەگەر چی بیانی بن ئێمە پێویستە بیکوردێنین. لێرە بۆ دەرەکەوێت ئەگە باسی کۆمەڵگەی کوردەواری بکەین بە پلەی یەکەم ئەم پێنج شەش خاڵە گرنگە. خاڵی یەکەم ئەرێ ئێمە وەختێک گەمەی سیاسی گەمەی وەرزشی دەکەین ئەوە نا پێشبڕکێ لە نێوانمە پێشبڕکێ وەختێ پێشبڕکێ دەکەین ئەم پێشبڕکێ لە یاسای هەیە، کۆمەڵێک یاسا و ڕێسا هەیە و ناوبژیوانێک هەیە و هەردوو تیم هەردوو تیپی وەرزشی دەزانن فاوڵ چییە، کارتی زەرد کەی وەردەگری، کارتی سوور و کەی وەردەگری، ئاوت چیە و ئۆفساید چیە وەنێ گۆڵ چییە. ئەم پێشبڕکێیە پێدویە و پێویستە لە کاری سیاسیشە ڕێککەوین لەسەر ڕێساکانی ڕەفتار قەواعیدی سلوک. یعنی پێویستە حزبە سیاسەکانی هەرێمی کوردستان کۆک بن لەسەر ئەوەی لە نێوان خۆیاندا یاری دەکەن. ئەمە پێشبڕکێیە گەمەیەکی وەرزشیە، گەمەیەکی سیاسیە، وەکو وەرزشیەکە ئەمە گەمەیەکی سیاسیە. ئەم گەمە سیاسیکەوە حزبە سیاسەکان دەیکەن جاربەجار فاوڵیشی تێدەکەوێت. فاوڵ مەسموحە دەبێت ڕوودەدا، ینی فاوڵ دەبێت بەس کەس یاریگا تێک نەدا. قسەیەکەیە کەس یاریگا تێک نەدا. ئێمە لە بینی خۆمان یاری دەکەین بۆمان هەیە ڕوودەدا فاوڵ بکەین و جمهور دەزانێت چێ فاوڵی کردووە. بەڵام ڕێگە پێدراو نییە بین ئەگەر دۆڕاین ئەگە بردمانەوە ئەگەر تێک چوو بێن یاریگاکە تێک دێن. یاریگاکە هەرێمی کوردستانە، ئەبێ ئەرز و خاکی هەرێمی کوردستان پارێزراو بێ ئیدی لەسەر ئەم ئەرزە کاتێک کە گەمەی سیاسی دەکەین فاوڵ دەکەین چۆن دەڵێ هەندێک چۆن دەڵێ هەڵە دەکەین ئاساییە. کەواتە پێویستە ململانێ نەکەین پێشبڕکێ بکەین، ئاشتی بۆ هەمیشەیی بکەین، ئاشتی تەکتیکی نەکەین، ئاشتی بۆ کاتی نەکەین. پێویستە کێشەی کەسایەتیمان نەبێت، کێشەکانمان لە نێوان خۆمانە بابەتی بێ. پێویستە زمانی زبر بەکار نهێنین، پێویستە زمانی ڕێز بەکاربێنین کاتێکە لەگەڵ یەکدا قسە دەکەین. تۆ بڕوانە شێوازی دیموکراسی لە ئەوروپیەکەی وەریگری پێی دەڵێن چۆن دەڵێ هەڵواسینی پەڕۆ لەسەر تەناف، یعنی عیب و عاری یەکتر بخەنە سەر تەناف و با ببینێ. لە ڕێسایی ڕەفتاری ئەوروپی ئەم شتە ڕێپێدراوە، ئەوروپیەکان وا دەکەن. تۆ دەزانی کۆمەڵگەی کوردی ئەوەی قبول نییە، کۆمەڵگەی کوردی و ئەخلاقی کۆمەڵگەی کوردی لە کاری سیاسی قبولی نییە باس لە عیب و عاری ماڵی فلان کەیت و فلان وای کرد و فلان ئاوای کرد و فلان ئەوەی کرد و باسی تایبەتمەندی خۆیەکەی. کەواتە ئەم زمانەی کە لە دیموکراسی ئەوروپی بەکارەهێنرێ
پێوترێ فەزائح و ئەو بابەتانە ئەمە لە کوردەواری ڕێپێدراو نییە لە ڕووی کۆمەڵایەتیەوە کەواتە زۆر گرنگە بزانین جارێکی تر زمانی ڕێز بەکاربێنی زمانی زبر بەکارنهێنی زۆر گرنگە سیاسەکانمان ئاگاداری بیرکردنەوەیان بن دەڵێن سیاسەکانمان وەختی ئێوە بیر دەکەنەوە باش یا خراپ بیرکردنەوەکەدان دەبێ بە وشە ئەو وشەیە کە دەری دەبڕن لە شەقام دەبێ بە کردار یەک سیاسی قسەیەکی خراپ بکە لەسەر میدیاکان هەر وشەی خراپ بازار تێک دەچێت ڕنگ دەداتەوە ئاریشە دروست دەبێ شەڕ دروست دەبێ نرخی هەندێشت بڵ بەرز دەبێتەوە نرخی هەندێشت دێتە خوار ئەبینی ئەو شتانە کەواتە ئەڵێن سیاسەکان ئێوە بێ زۆر بترسن لە چی لە زمانتان بترسن لە بیرکردنەوەتان هەموو بیرکردنەوەتان وەکو هەر مرۆڤێکی دی دەبێتە وشەکانتان دەبێتە کردار لەبەرەوە زۆر ئاگدار بن وشەی جوان هەڵبژێرن بۆ قسە و باسەکانتان خاڵێکی تر بۆ کوردەواری ئەوەیە کە دەست پێشخەریمان بوو ئەگە من دەست پێشخەریم بۆ تۆ پێشکەش کرد وانە زانی من لاوازم ئەگەر دەست پێشخەری تۆ تەقدیمت کرد بۆ من وانەزام تۆ لاوازی یعنی ئەوەی دەست پێشخەری پێشکەش دەکا ئەوەی قبولی دەکا ئازایە ئەوەی دەست پێشخەری قبول دەکا ئازایە نە بە چاوی تر تەماشا بکەین بڵێن ئەوەی دەست پێشخەری کردیارە لاوازە بۆیە دەست پێ چکە دەڵێن یەکێک لە هۆکارەکانی نەگەیشتن بە سازان ئەوەیە کە کاتێک کە تۆ دێیتە پێش من دەڵم دیارە ئەو لاوازە من ئێستا نایکەم ئەم سازانە ناکەم وەختێ من دێمە پێش تۆ دەڵێ ئەو لاوازە ئەیکەی کەواتە کەی ئێمە دەبێتە زۆرم بازی خاڵی پێش کۆتاییم ئەوەیە ئەڵێ زۆر گرنگە ئێمە کاتێک کە سازان دەکەین لە هەرێمی کوردستان هەمیشە بە دوای ڕێگەی سێمە بگەڕین کاکە ڕێگەی تۆ قبول نێ لای من ڕێگەی منیش قبول نێ لای تۆ لازمە لەو نێوانەدا ڕێگەیەکی سێم بدۆزینەوە مەگەر تۆ دەزانی حەڵاڵ و حرام زۆر وازح و دیارە ئەڵێن زانا ئەو کەسە نییە حەڵاڵ و حرام لێک جا دەکاتەوە زانا ئەو کەسەیە ناوچە ڕەمادیەکان ناوچە خۆڵەمێشیەکانمان بۆ یەکلا دەکاتەوە پێمان دەڵێ ئەوە چیە و ئەوە چییە ئەجنە ئەوڕێکی ڕەش و سپیە ئەمە زۆر علمی ناوێ بەڵام ئەو خۆڵەمێشیانەمان چۆن بۆ جیاکەیتەوە لە یەکتر ئاستەکانی کەواتە سیاسەکانمان زۆر گرنگە وەختێ دەچن بۆ دانوستان دەچن بۆ دەست پێشخەری ئاگداری ئەم خاڵە بن خاڵی کۆتاییم ئەوەیە لە ڕاستیدا ئەبێ هەمومان بزانین ئێمە لەسەر ئەم خاکی کوردستانین ئەم خاکی کوردستانە لە ڕووی سیاسی پێی دەگوترێت چیمەن پێی دەگوترێت فریز چیمەن دەڵێ ڕێگە نەدەین فیلەکان لەسەر چیمەنەکەی ماڵی مە و باخچەکەی مە زۆران بازی بکەن چونکە دوای چیمەنەکەی مە و فریزەکەی مە دەپلیشێتەوە فیلەکان چێن وڵاتانی دەوروبەرن نابێ وڵاتانی دەوروبەر ڕێ پێ بدەین وڵاتانی دەوروبەر بێن من نوێنەری وڵاتێ بم تۆ نوێنەری وڵاتێکی دیبیت و ئەوان بێن لەسەر چیمەنەکەی ئێمە شەڕی خۆیان بکەن ماڵی خۆیان خۆشە ماڵی خۆیان بە جوانی بەجێ هێشتووە دێن لەسەر حەدیقەی مە و باخی مە و چیمەنی مە و بێستانی مە لێرە شەڕ دەکەن کە فیلەکان دەستەواژەیەکی سیاسی ئاڵێ وەختێ فیلەکان لەسەر چیمەنی ماڵی وە و باخچەی وە شەڕ دەکەن چیمەنەکەی تۆ دەپلیشێتەوە دەبێ ئاگاداری ئەوە بین خاڵی کۆتاییم ئەوەیە کە ئێمە هەمیشە دەڵێن لە کەشتیەک داین خۆم کەشتیە کەشتیوانێکی هەیە خۆم کەشتیە کەسێکەیە بەڕێوەی دەبا دەڵێ زۆر گرنگە کاتێکە لە نێو دەریاداین کاتێکە لە نێو دەریاداین و لە نێو کەشتیەک داین ئەگەر لە نێوان خۆماندا شەڕمان بوو شەڕ لەگەڵ کەشتیێوان لە نێو دەریادا هەڵێ کەشتیێوانەکان دەڵێن لە نێو دەریادا شەڕ لەگەڵ کەشتیێوان نابێ بکرێ کەی گەیشتینە کەناری ئارامی ئەو کات دەتوانین کێشەکانمان چارەسەر مامۆستا ئەف دەمانەها ئەم بەحسی سازانێت بکەین و تەوافقێت بکەین و هەفگەهشتنێت بکەین ئایا بەری ئەم بەحسا ڕیفراندومێ و سەربەخۆبینێ و هەلبژارتنا بکەین نەگرنگە چەمکە پراکتیزە ببیتە نافمەدا و چەند پشگیریاوێ چەندێت زۆر چونکە ئێمە خۆ ئەم چەمکانەمان وەکو چۆن دەڵێ ئەکوردێنین لە ئەزمموی وڵاتان وەرمان گرتووە مارگریت تاتشەر دەڵێ لە حاڵەتێکدا کە وڵات تووشی حاڵەتێک دەبێ کەس بە قسەی کەس ناکە هەر کەس دوای سەرۆکی خۆی دەکەوە وەکو حیزب لە ئەنجامدا مارگریت تاتشەر دەڵێ دەیگوت پێویستیمان بە سازانە ئەبا ئیبان وەزیری دەرەوەی ئیسرائیل بوو دەیگوت ئێمە لە حاڵەتێکدا هەندێک قسە هەیە بە تاقی تەنیا ناتوانین بڵێن سوودی نابێ هەمومان کۆ دەبینەوە بە سازانێک هەمومان دەڵێت باشە مامۆستا ئەف سازانە بوو پرسن هەری گرنگ و هەری مەترسینە یانجی بۆ هەمی کوژ بنەکە ژیانێتی تەکرد بۆ ئەو کاتانەیە کە وڵات دەکەوێتە بەرمەترسی بۆیە گوتم کاتی خۆی ئەمیان ناوناوە پۆست وۆر پۆلیتیکال کۆنسنسس یعنی سازانی سیاسی دوای جەنگ ئێمە ئەو قۆناغین لە جەنگی داعش دەرچوینە پێشتر لە شەڕی ناوخۆ دەرچووبین ئەبینی شەڕی ناوخۆمان لە شەڕی ناوخۆ دەرچووبووین و حکوومەتێکمان دروست کرد لە 42 وەزیر ئەگەر لێ بوو بۆ 42 وەزیر لەبەرەوەی ئەو قۆناغە پێویستی بە هەمومان بوو ئێستش لەو قۆناغین کە پێویستی بە هەر هەمومانە ئەم سازانە لە ڕاستیدا سازان مامۆستا ببوورە سازان
السر ئاستی حزبا و دەوڵەتە هێتە ئەنجامدانیانجی سەر ئاستی تاکی و جیواکیش هێتە لە هەموو ئەستێکا دێتە ئەنجامدان بەڵام دەبێت لە ئاستی باڵا بێتە ئەنجامدان تا لە خوارەوە ڕنگ بداتەوە دەخوارەوە اینجا خۆشبەختانە کۆمەڵگەی کوردەواری ئێمە کێشەی کۆمەڵایەتی لە نێوان خۆیدا نییە ئەمڕۆ لەبەر ئەوەی قەیرانی دارایی و قەیرانی ئابووری ئەو بابەتانەمان هەیە کۆمەڵگەی ئێمە بەڕاستی کۆمەڵگەیەکی وشیارە یعنی ئەگەر کۆمەڵگەی ئێمە وشیار نەبووایە سەد ئاریشە و کێشەی دەنایە و لەم کاتە بۆ سیاسەکان زۆر گرنگە حیزبە سیاسەکان زۆر گرنگە هەمیشە سوپاسی خەڵکی کوردستان بکەن چونکە خەڵکی کوردستان چاک ئارامی گرتووە لەگەڵ ئەو هەڵانەی کە ئەم سیاسیانە دەیکەن لەگەڵ ئەو هەڵانەی کە ئەم حکوومەتە دەیکە لەبەرەوە زۆر گرنگە بۆ ئەوەی سازان لە ئاستی کۆمەڵایەتی هەروە بمێنێ حیزبەکان کە حکوومەتیان پێکێناوە باری دارایی خەڵک چاکەن خۆشگوزەرانی بۆ خەڵک دابینکەن موچە بۆ خەڵک دابینکەن کارەبا بۆ خەڵک دابینکەن ئەو بۆ خەڵک دابینکەن تاوەکو خەڵک بە جانێکی خۆش و بە خۆشگوزەرانیەوە بژی و بەو ڕۆحەوە بچێتە بەر ڕێفراندۆم. بەێ مامۆستا چەمکێ سازانێ ئایا چەمکێکی دیبلۆماسیە و یانکو هەندێک شیعارات و دروشمند هێنە بەرزکردن یانژی دوێتن ئەف چەمکە ڕۆحاوی بێتە ناف دلێ هەمی کەسێکێدا ناوجییان هەمی کەسێکدا بەرجەستە ببین چووکە بە ئەزمون دیومانە وڵاتان جێبەجێیان کردووە سوودیشیان لێوەرگرتووە قۆناغیشیان تێپەڕاندووە ئەو جا چوونە قۆناغێکی تری من نمونەی بەریتانیان پێگوتی لە دوای جەنگی دووەمی جیهانیەوە و بەریتانیا و زۆربەی وڵاتانی ئەوروپا ئەمەیان جێبەجێ کرد بڕوانە مەسەلەن وڵاتێکی تری وەکو یۆنان سەردەمێک ئێمە تەمەنی ئێمە ئاگەمە لێ باسی سازان و ڕێفراندۆم پەیوەندی سازان و ڕێفراندۆم پێشی ئێمە جۆرجۆ پاپاندریۆی یۆنان باسی کرد ئەڵێ ئەگەر سازانمان دروست کرد وەک ئەو وای ڕێفراندۆممان نەوێ ئەگەر سازانمان جۆرجۆ پاپاندریۆ دەڵێ ئەگەر سازانمان دروست کرد وەک ئەوە وای ئیدی ڕێفراندۆممان نەوێ یعنی چی یعنی ڕێفراندۆم بۆتە 100% حاصل و تحصیل حاصلە و ئەبێ چونکە سازانمان دروست کرد مامۆستایان پرسیارەکە دی هەری گەرنگ بۆچی هەندێک جار ئەم دێ هەندێک جڤاکە بینین یعنی سازان ئەستەمە گەلێک زەحمەتت ناودا بهێتەکردن بۆ نمونە گەلێک جارال گۆپیت کێت عەرەبیدا دەبێژن اتفق العرب على أن لا يتفقوا ئەوی چەندە هات و بوو چ بەگڕاندێکت زەفرینیە بە بۆ دوو خاڵی زۆر سەرێکی یەکیان ئەوەی دەڵێن کۆمەڵگە عەرەبیەکان تەراکوماتی دیموکراسیان نییە یعنی کەڵەکەبوونی دیموکراسی نەبووتە کەلتورێک ینی خاڵی دووەم کە پێی دەڵێن چی پێی دەڵێن کەلتوری دیموکراسی ئێستا لە عێراق ناڵێن دیموکراسی هەیە و دەستور هەیە مؤسساتی دەستوریمان مؤسساتی دیموکراسیمان حازر نەکردو هێشتا لە عێراقدا تازە بە تازە ئەسێرەکەی دادگای دەستوری بە پێی دەستور دادگای دەستوریمان حازر نەکردووە تازە باسی ئەنجومەنی ڕاژە دەکەن تازە باسی ئەنجومەنی دەوڵەت دەکەن تازە باسی کۆمسیۆن ئەم بابەتانە هەمووی وەکو چۆن دەڵێ ئامادە نەکراوەکەواتە دوو خاڵی زۆر سەرێکی هەیە ئێمە کۆمەڵگەکان بە شێوازێکی سەرێکی یەکیان ئەوەیەکە حیزبەکان حیزبە سیاسیەکانی کوردستان حیزبە سیاسیەکانی عێراق حیزبە سیاسیەکانی وڵاتانی عەرەبی بۆ نمونە ئەمانە کەڵەکەبوونی ئەزموونی دیموکراسیان نییە لە هەمان کاتیشدا کۆمەڵگە تیار نەکراوە کۆمەڵگە فێری ئەوە نەکراوەکە کەلتوری دیموکراسی مامۆستا چەند پەیوەکێتی کوردات دوماهی و نەتیجە و دەرئەنجامی وان ئاخفتنی جەنابێ خۆ ئەومان پێویستەکە سازان چەمکێکی جیهانیە چەمکێکی سیاسیە لە دوای ئاریشەکان و لە دوای هەموو کێشەکان پێویستیمان پێی دەبێ ئێمەش وەکو گەلی کوردستان هەر هەمومان لەم قۆناغەدا پێویستیمان بە سازانی سیاسی هەیە بە تێگەشتنی کوردانە بۆ دەرچوون لەم قۆناغا بۆ گەیشتن بە ڕێفراندۆم وەکو میکانیزمێک بۆ ئامانجێک کە سەر بەخۆی تەماشاوانان ڕێزدار ڤی ئاوایی ئەم دەهێنە دوماهیا vê خەلەکە خۆ سوپاسدارین بۆ مامۆستای بەڕێز کە گەلمە بووی بۆ وان بەرسڤێن جوان و هەژی هەروسا سوپاسیا وان هەفکارên خۆشی دکەین گەلمەتماندی بوون و سوپاسیەکە تایبەتتر بۆ وان تەماشاوانên گەلمە بووین تا دوماهیا خەلەکێ ببینیم خێر و شادی خودت گەل هەمیا بیت و حتا خەلەکەکە دی بگەینە فێک وەسەلام